بسم الله الرحمن الرحیم. سپاس بۆ بەڕێستان و بە بەرنامەکەتان و کەناڵی ئاسمانی پێیان. ڕاستیەکەی هەر لە سەرەتایەکە لە خوێندنی سەرەتایی بووم، ماڵمان لە شانێری بوو، لە مەکتەبەکەی جەنابی باوکما خوا ئافریکا مەکتەبەیەکی باشی هەبوو کە دەسم برد بۆ یەکەم جار دوو کتێبم دەستکەوت دەرهێنا. یەکەمیان کتێبی دیوانی بێکەس بوو، هەموویم خوێندەوە و بەشێ لە شێعرەکانیشم لەبەر کرد، زۆر خۆشحاڵ بووم پێی کە ئەو کاتە تەمەنم منداڵ بوو، تقریبەن 10 ساڵ 11 ساڵ بووم. پاشان کە چوومە شەشی ابتیدایی نامیلکیەکم دەرهێنا لە مەکتەبەکەی باوکم کە باسی في ظلال القورآنەکە، الحياة في ظلال القورآن نعمة، مقدمەی في ظلال القورآنەکە و بە نامیلکیەکی زۆر بچکۆلە ئەوەم دەرهێنا بوو، ئەم خوێندەوە لە هەندێک لە وشەکانشی پێ ناگەشتم لە جەنابی مەرحومی باوکم پرسیارە کرد. لەو کاتۆ من ئاشنام بەخوێندنەوە. کتێب ئەتوانم بڵێم لە کتێبە کۆنەکان کتێبێک کە کاریگەری لەسەر من دروست کرد بێ مەدارج السالیکین ابن القەیمە بەڕەحمەت بێخوا، ئەوە کە ئاشنا بووم پێی و ئێستا شەر ئاشنام پێی. و کتێب لە سەردەمی نوێ کە کاریگەری زۆری لەسەر دروست کردوم، جارێک خوێندومەتەوە، ئەمێ جارێک ترش بێ خوێندنەوە بریتە لە بیرەوەریەکانی دکتۆر مستەفا زەڵمی کە زۆر بە وردی خوێندمەوە. بە جۆرێک ڕۆژێک دوانیۆڕۆ دانیشتم بۆی هەتا بانگی بەیانی خەریک بووم خوێندنەوە. مجەلەدەکەی تریشی بە هەمان شێوە دانیشتم ڕۆژی دوایی تا دوای بانگی بەیانی شەر دوای نوێژی بەیانی شەر خەریک بووم. ینی بە لە ماوەیەکی کەما خوێندمەوە تاموچێژێکی زۆرم لێبینی، چونکە شتگەلێکی زۆر بە سوودی تیا بوو لە سەردەمی خوێندنیەوە هەتا ئەم کۆتایی تەمەنی شتی زۆر نایبی تیا بوو. کتێبێکی ترش کە کاریگەری بووە لەسرم، یەکێک لە بریتە لە چێشتی مجەور کە چێژی زۆرم لەبینەوەی هەژار موکریانە لە کتێبە نوێیەکانە. شێوازی نووسین طبعاً ئەتوانم بڵێم لە قۆناغی ئامادەییمە مامۆستا مەلا محەممەدی شارەزۆری بەڕەحمەت بێخوا بە حکمەوەی کە زۆر تێکەڵ بووین لەگەڵ باوکمان ڕەفیق بوو و منیش مناڵ بووم تەبەن ئەو کاتە، بەڵام ئەقلم بە شتەکانەشکا. کتێبەکانی ئەو کاریگەری زۆری بوو لەسرم، لە تەرازوی ژیریدا داوین، لە تەرازوی ژیریدا سروی، لە تەرازوی ژیریدا ڕێکەوت، لە تەرازوی ژیریدا کە لە ئامادەی بووین ئەو کتێبانەمان ئەخوێندەوە. کاریگەری زۆری هەبوو لەسرم. لە کتێبە کۆنەکانە بێگومان جاحیس کە نووسەرێکی زۆر گەورەیەوە لە مێژووە زۆر مەشهورە، خوێنەرترین کەس بووە لە ئومەی عەرەبی و لە ئیسلامی شاوەکو باسەکرێ، بەردەوام ژیانی خوێندنەوە بووە. کۆمەڵێک کتێبی زۆری هەیە، ڕەسائلی جاحیس هەیە، کتێبی الحەیەوانی هەیە، بەیان والتەبیینی هەیە. لە نووسینە شێوازێکی دەگمەنی هەیە، هەندێک ڕەسائلی ئیبن المقەفع هەیە کە ئەوش لە ئەسڵا خۆی فارس بووە، بەس لە نووسینە زۆر بەهێز بوو، کاریگەریەکی زۆری هەبووە. لە کتێبە کوردیە نوێیەکانە مەسعود محەممەد کاریگەری لەسەر من بۆ بەڕەحمەت بێ، بەتابەت کە مرۆڤ و دەوروبەرم خوێندەوە، ئەو جار هەندێک لە کتێبەکان بە کتێبەکانی تری ئاشنا بووم. پاشان لە ڕۆژنامەی ئاسۆ بوو وابزانم جەدەلێکیان بۆ دروست بوو لەگەڵ محەممەدی مەلاکەریم، نووسینەکانی زۆر بەهێز و کاریگەر بوو. پاشان نووسینەکانی دکتۆر مەسعود محەممەد بەڕەحمەت بێ بە عەرەبیش کاریگەری زۆر هەبوو لەسرم، بەتایبەت ساڵەکانی 1970 کە گۆڕانکاری بەسەر یەکێتی سۆڤێتە هات، دوو کتێبی دەرکرد. یەکەمیان إلى العظیم غۆرباچۆف تەحیەة وەڕەجاء، لە ئاستێکی زۆر بەرزانووسی بووی. پاشان دوای ئەوە ئەمە نردی وەکو نامەیەک نردی بۆ غۆرباچۆف کراوە بە کتێبێک. کتێب دوو بەدگیتری دەرکرد لە کتێبێک بە ناونیشانی بیریستۆرۆیکا غۆرباچۆف کە باس لە ئیسلاحاتی غۆرباچۆفەکە. ئەم نووسینەکانی مەسعود محەممەد کاریگەری لەسەر من زۆر بوو لە کوردیا، ئەوانەی جاحیڵ لەگەڵ ئیبن المقەفع لە زمانی عەرەبیە. کە ئەم خوێند لە بەغا بووم، تۆمۆحمان هەبوو شەهادە بێنین، هەوڵمان ئەیا فێری عیلم و زانست و زانیاری بین، ئەمانوێز دەرکەوین، ئەو حوب و خۆشەویستی دەرکەوتنەمان تیا بوو. چیرۆکێکم خوێنەوە هی ئیمامی غەزالی کە چۆن لە مەدرسەی نیظامیە بووە، بەڵام وازی هێناوە لە کاروباری دنیا و سەرۆکایەتی مەدرسەی نیظامیە و چۆ بۆ شام لە 3 بۆ 5 ساڵ لەوێ ماوە تۆ کتێبی إحیاء علومالدینی نووسی و لە دوای پرسیاری لێکەن ئەڵێن بۆ ئەمەت کرد، دەڵێ هەرچی مەکرد لەوە پێش بۆ ڕاکێشانی بۆ شکاندنی زاناکان بوو و هەروەها بۆ ڕاکێشانی سەرنجی عەوام و خەڵکی گشتی بوو.
لەم میانەیە یەکێک لە تەلەبەکانی کە تەخەڕوج ئەکا و عیلمەکان تەواوەکە نامەیەک نووسێ بۆ ئیمامی غەزالی ئەفەرمێ ئامۆژگاریم بکە. ئیمامی غەزالیش ئەڵێ جا من کەی ئەهلیەتیەوەم هەیە ئامۆژگاری بکەم، بەڵام ناملکێکی بۆ نووسێ بە ناونیشانی ئەیوهە الوەلەد. ئەم ئەیوهە الوەلەدە باز لە ئیخلاسەکە، باز لە دڵسۆزیەکە، باز لەواکە کە عیلم ئەبێ بۆ خوا بێ. ئەم ناملکیە کە ئەم خوێندەوە لە سەرەتایە چەند جارێک گریاندمی کە خۆم بەراورد کرد بەو هەستم کرد کە من زۆر جیاوازم، بۆیە بەڵێنمدا ئەوەندەی کە بکرێ و بتوانم مراجعی خۆم بکەمەوە. کتێبێکی تریش هەبوو لە بواری ئەدەبیە ئەو شیعرە بەهێز و کاریگەرانەی هەیە ئەیهێنا. یەکێ لەوانە شعرێکی ئیبراهیم المنذیرە بە ناونیشانی قەلب الأم، دڵی دایک ئەغرەم ڕؤون یەومەن غولاما جاهلا بنقودی حتى ينال بی الوەتر. باسی دایکەکە کە چۆن فری و ئەدرێ ئەم کوڕە گەنجە کە کوڕێکی گەنجی هەیە، کوڕە گەنجەکە فری و ئەدرێ، ئەڵێ بڕۆ دڵی دایکم بۆ بێنە، چیتەوێ ئەدەمێ ئەوژە چێ و دڵی دایکی بە خەنجەرێک دەرەهێنی و خەیاڵیە بە زۆر کاریگەرە و دڵی دایکی دەرێنی و مناڵەکەکەوێ بە ئەرزا و دڵی دایک دێتە زمان و کوڕەکەم ئەزیێتە پێنەگەیش دوای خەنجەر دەرێنێ بیا لە خۆی و دڵی دایک دێتە زمان. نە ئەڵێ جار نەکەی خەنجەر لە خۆنی، دوو جار خەنجەر لەسەر یەک نەدەی لە من، یەکەم جار کە دڵی منێ دەرهێنا کوشتمە، دووەم جار کە ئەدەی لە خۆت هەرەی دەی لە من. ئەمە زۆر کاریگەری لێکردم هەتا یەک دوو ساڵێک هەر کە ئەم خوێندەوە بە گریانەوەم خوێندەوە. شعرێکی تریش فاضت بالعبرة عیناه أضناه الحلم وأشقاه شيخ تتمزق مهجته تتندى بالدمع لحاه. باسی سیدنا ئیبراهیمەکە، باسی ئیسماعیلی کوڕێکە کە ئەم باوکە ئەم جگەر گۆشەی لە تەمەنی 85 ساڵیا بووە و فەرمانێکی بۆ دێ و ڕیشێکی سپیە و ئەم فەرمانەکە پێی ئەڵێ بێ بڕۆ ئیسماعیلی کوڕی سەر بڕیت و فلمێسکێ دێتە خوارە و تەتەنەدا بالدەمع لحاه و ڕیشەکەی تەڕەکا و ئەم کوڕەش شوێن باوکی ئەکەوێ و بە دوایە ئەڕوا بۆ ئەو کار و ئەمەش زۆر تەسیری تێکردوم و چەند جارێک گریاندومی. لە هیچ کتێبێ پەشیمان نیم، هەرچیم خوێن بێتەوە سوودم لێ بینیوە. جا ئەگەر چاک بوو بێ ئەگەر خراپ بوو بێ ئەکێ ئەبێ ئینسان بە شەڕش ئاشنا بێت بۆی خۆتی لێ پارێزی. وەکو شاعری عەرەبە لە عەرفت الشەڕ لا للشەڕ ولكن لتوقيه ومن لم يعرف الشر من الخير يقع فيه. لەبەر ئەوە هەر کەلیمەیەکم خوێن بێتەوە لێی پەشیمان نیم، بەڵکو لەوە پەشیمانم کە کاتێکم بە فیرۆ چوو بێنم خوێن بێتەوە، لە نەخوێندنەوە پەشیمانم نەخوێندنەوە. کتێبێک کە من حەسکەم نووسەری ئەو کتێبە بوو مایە مقدمەی ئیبن خەلدونە. مقدمەی ئیبن خەلدون کە دانەری علمی ئیجتیماعە، زانستی کۆمەڵناسی، سۆسیۆلۆژیا، کتێبێکی زۆر نایابوو دەگمەنە. قەناعەتم وایە هەموو ئینسانێک ئەبێ چەند جارێ ئەم کتێبە بخوێنێتەوە. ئیحاطەی یاوە بە هەموو بوارەکانی ژیان، زۆر بە نایابی بە قەڵەمێکی زۆر ڕەوان نووسیوەتی. بۆیە پێویستە بوو هەموو کەسێکی ڕۆشنبیر کە تێبگا لە کۆمەڵگە، تێبگا لە سیاست، تێبگا لە گەردوون، تێبگا لە سەر زەوی، تێبگا لە سروشتی مرۆڤ ئەبێ ئەو کتێبە بخوێنێتەوە. کتێبێکی تریش کە کاریگەری کە بەلامەوە کتێبێکی بەهێزە، کتێبێکە بە ناونیشانی جەسەد لا یەشیخ وعەقل یەتەخەطە الزەمن. کتێبێکی عەرەبیە، نووسەرێکی ئەمریکی نووسیوەتی، پرۆفیسۆرێکی میسریش کردوێتی بە زمانی عەرەبی، باز لە حاڵەتی ئینسان و پەیوەندی ئینسانەکە سێ بنەمادانێ بۆ ئەوی کە ئینسان جەستەی بە ساغی بمێنێتەوە و عەقڵیشی پێش تەمەنی بکەوێ. ئەوش یەکەمیان ئەڵێ پەیوەندی لەگەڵ لاهوت ئەو مەسیحیەواتە لەگەڵ خوایە چاک بێ. دووهەمیان ئەڵێ چیت کردووە زەر بێ بێنە بەسەر ئەنایە، بەسەر خۆتە، زەر بێ بێنە بەسەر خۆتە. خاڵێکی تر ئەڵێ خێرە بۆ هەموو کەسێ بوێ تا خۆ تووشی خێر بێ. ئەم سێ خاڵە جێبەجێکە ئەڵێ جەستەیەکی زۆر بەهێز و عەقڵێکی کاریگەرتە بێ. کتێبێک کە زیاتر لە مقدمەی ئیبن خەلدون بووە، زیاتر لە جارێک خوێندومەتەوە چونکە ئاشنام پێی، باس لە سڕاعی طەبەقیەکە، باس لە مەسئەلەی عیمرانەکە، باس لە تەعەسسوبی ئینسانەکە بۆ قەبیلە بۆ وڵات بە شێوازێکی زۆر عیلمی لە سەردەمێکی کۆنا نووسیوەتی ئەڵێ بۆ ئەم ڕۆژگاری نووسیوە. بۆیە ئەوە دوو جارم خوێندوێتەوە و هیوادارم هەر کەسش خوێنەرە زیاد لە جارێ بخوێنێتەوە. گەورەترین کێشە نەخوێندنەوەیە. ئیسلام بە ئیقرا دەستی پێکردەوە وەکو وەحی. خوێنەرێک ئەڵێ خۆزگە بمزانێ لە بەهەشتا مەکتەبەی تایە، خوێنەرێکی تر ئەڵێ من کە دائەنیشم کە کتێبە خوێنمەوە بەس کتێب ناخوێنمەوە،
بەڵکو دانیشم لەگەڵ ئەرستۆ ئەفلاتۆن و تۆلستۆی و دۆستۆیڤسکی و چیخۆف و باشە ڤیکتۆر هۆگۆ و لەگەڵ ئیمامی غەزالی و لەگەڵ ئیبن القەیم و لەگەڵ ئیبن تەیمیە و لەگەڵ عیزی کوڕی عەبدولسەلام و لەگەڵ ئەم نووسەرە گەورە گەورانەیە دانیشم. ئینسان بە چاو زۆر شت فێرە بێت. تەنانە خوێندنەوەی کتێبی ئەلکترۆنیش ئەو کاریگەری نیە وەکو بە خوێندنەوە بە چاو لەسەر کتێبکە بەپێی ئەزمموی من. بۆیە تکام وایە ئینسانەکان هەموو هەوڵ بن بخوێندنەوە. بە ئەندازەی ئاستی خوێنەواری ئینسان ئەو مرۆڤ ئەتوانین بڵێن کاریگەری هەبێ. کەسێک کە قساکە لە مەجلیسێکە ئەزانی خوێنەرە خوێنەر نییە. بۆ چارەسەرکردنی کێشەیەک ئەو ئینسان تێگا لە نامیلکە چکۆلەکەیە ئەوەی فی ظلال القورآن سید قوتب بەڕەحمەت دەکڵێن خوێنمەوە ئەڵێ کە هاتمە ناو ئیسلامەوە ئەو جار بۆم دەرکەوت کە من چوومەتە ئاستێکی زۆر بەرز سێری ئەو خەڵکاکەم وەکو منداڵ یاری منداڵانەکەن خانی چکۆلە دروستەکەن و ئێڕۆخێنن. خوێنەرە گاتە ئەو ئاستەی کە خەڵکی ئاوا ببینێ. بۆیە من هیوادارم کە لە قوتابخانەیە بایەخی پێ بدێ و هەروەها خولی تایبەتی بکرێتەوە. پاشان لایەنەکان هەموو کۆمەڵگا ڕێکخرا و ئەحزاب ڕۆڵ ببینن لە زیادکردنی ئاستی خوێنەرەکانە بۆی کە کتێب بێن خەڵکی ئیجبارکەن لەسەر خوێندنەوە. نمونەیەکی یابانی هەیە زۆر جوانە. ئەڵێ چ ڕۆژ کارێک بکە لە دوای چ ڕۆژەکە بێ بەخوو لەلات. داوام وایە لە خوێنەران لەوەی کێ بێ بە خوێنەر با چ ڕۆژ لەسەر یەک کاتێک دیاریکە بۆ خوێندنەوە بۆی خوێندنەوە بێ بەخوو و بێتە کەسێکی کاریگەر لە کۆمەڵگە.